بەڵێ کۆسار ئەمڕۆ باز لە کچە خوێنکارێک دەکەین لە یەکێک لە تەوەرەکانمانە کە یاریزانی بالێ و چەندین جار توانیوێتی خەڵات بەدەستبێنێت و پلی یەکەمیش بەدەستبێنێت. جگەلەوەی کە یاریزانی بالەیە کۆسار توانیوێتی لە هوەری وێنەکێشانیشە هەروە میوزیکزانیشە جا زۆر گرنگە بتوانیت لە یەک کاتا سێ بابەتی هوەری سێ بابەتی وەرزشی و هوەری و ئەم بابەتانە پێکۆ بتوانی کۆبکەیتەوە. جا کۆسار لەوەش گرنگتر ئەوەیە کە کتێبێکی دەرکردووە توانیوێتی چۆنێتی مەشقکردنی بالە و باس لە یاری بالە بکات لەم کتێبەدا. بەڵێ جا ئەمڕۆ ئێمە میوانداری هەم ئەو خوێندکارە یاخودە وەرزشوانە هەم مامۆستاکەی مامۆستای وەرزش لە قوتابخانەکەی و هەمیش بەڕێوەبەری قوتابخانەکەی بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵمانە میوانن هەرێک لە بەڕێزان مامۆستا ئاڤان عەلی بەڕێوەبەری قوتابخانەی گەل، مامۆستا نژۆ عەلی قادر مامۆستای وەرزش لە قوتابخانەی گەل و هەروەها لانۆ توانە کە خوێندکارە و ئەمڕۆ لەگەڵمانە میوانەبن. جا زۆر خۆشە کە خوێندکارێک لە بینی هەم بەڕێوەبەرەکەی و هەم مامۆستاکەشی دانیشتووە حتمما هەردووشیان شانازی و پێواکەن لانەوە. بە سەرەتا بچمە لای مامۆستا ئاڤان وەکو بەڕێوەبەری قوتابخانە پێم خۆشە ئەو پرسیاری لێ بکەم مامۆستا تا چەند گرنگە کە ئەم خوێندکارانە لە ناو قوتابخانەکانە پشتگیریان بکرێەوە بتوانن هەلیان بۆ بڕەخسێنن کە بەشدار بن لە بتوڵەکانە بەشدار بن لە چالاکیەکانە. پێش هەموو شتێ سپاس بۆ جەنابتان سپاس بۆ میوانداریە. من سپاسی لانۆجانەکەم کە قوتابیەکی سەرکەوتووە نەک تەنها لە بواری وەرزشی لە بواری هوەری لە بواری میوزیک و هەروەها جێگەی شانازیە بۆ من کە ماشەڵڵا نمرەکانیشی زۆر باشە یعنی هەم لە ڕووی ئەکادمی هەر لە ڕووی پیشەیی هەم لە ڕووی وەرزشی ماشەڵڵا لێبێ من شانازی پێواکەم و زۆر سپاس بۆ خێزانەکەشی کە پاڵپشتێتی هەمیشە دایکی و باوکی وەکو پردێکە لە نێوانمانە. لە ڕووی ئەوە من هەمیشە زەمینەیەکم ساز کردو بۆ مامۆستاکانم لەسەر ئاوێتەبوون خۆشەویستی کە ئێمە کارێکمانە بێ بەیەکەوە بە دەستە جەمعی کارەکانمانەکەین. سپاسی هەموو مامۆستاکانەکەم کە لەگەڵمان بۆ هەموو کارێکی ژینگەی بێ یا وەرزشی بێ یا هوەری بێ. دەست خۆش بێت. ئەچمە لای مامۆستا نژۆ مامۆستا نژۆ بەخێر بێت بانی و باش. پێم خۆشە باسێکی ئەوە بکەیت جەنابەت هەم مامۆستای وەرزشیت لە قوتابخانەکەەوە لانۆش تا ئێستا وەکو هاوکارم سانە باسی کرد کە بەشداری چەندین بتوڵە و پێشبڕکێ کردووە تا چەند ئێوە بۆ ئەم خوێندکارانە بەرنمەیەکی تایبەتان ئەبێ لە ڕووە جەستەی و لە ڕۆ وەرزشێک یاخود نەخێر هەر وەکو خوێندکارانی تر ئێوەش لەگەڵ یا بەردەوامە بن. پێشێکی زۆر سوپاسانەکەم بۆم دەرفەتە کە توانیومانە لانۆ ئاشناکەین یاخۆت بیناسیێنین لەبەروی خوێندکارێکی زۆر چالاکە هەم لە قوتابخانە هەم لە بوارەکەی خۆشە. ئێمە تەبعاً بە کۆمەڵێ ئاستەنگیا ڕۆشتوین چەند ساڵێکی پار پێرات بە بۆنەی هەموو قەیرانانەی کە هەبووە چۆن ڕووی لە وانەکانی تر کردو ڕووی لە وەرزشەکەش کردو چونکە ساڵانە ئێمە چالاکی دیدەوانی چەند چالاکیەکمان بۆ ئەنجام ئەدەن لە نێوان قوتابخانەکانە. لە وەرزی یەکەم دوو یاری و لە وەرزی دوو هەمیش دوو یاری ئەنجام ئەدەین ساحە و مەیدان ئەکرێ کەشافە ئەکرێ بەڵام لەم ساڵانەی دوایە ئەوانە هیچی نەکراوە بۆری قەیرانەوانێ بەڵام ئێمە توانیمانە خۆشببختانە ئەو چالاکیانە بێبەش نەکەین لە قوتابخانەکەی خۆمانە بۆ قوتابخانەکانمان بۆ قوتابیەکانمان کردووە یاری لە نێوان پۆلەکانە و من بە شخصی خۆم مینی ماراسۆنێکم ئەنجاماوە بۆ قوتابیەکانم بردومنەتە هەواری شار. مامۆستا جاران شتێک باو بوو لە ناو قوتابخانەکانە کە دەرسی هوەر و وەرزش ئەیرا بە مامۆستای هین بووە ها چۆن ناوەکە بووە ئێستا وا نەماوە یعنی ئێستا گرنگیکی باشی ئێمە بابەتێ منهەجمان هەیە طبعاً سەرەڕای ئەوەی کە منهەجەکەمان پێشکەشی قوتابیانەکەین طبعاً ئەوە زۆر زۆر گرنگە کە ئەو منهەجە بخوێنرێتە لە بە بیخوێنێ چونکە تۆ شتێکی بۆ باز ئەەکەی کە دائنیشە سەیری یاریەک ئەکا ئەبێ زانیاریەکی بێ لەسەر ئەو یاریە یان ڕوبەڕووی مناقەشەیەکە بێتەوە بتوانێت قسە بکە وەنیە کتێبێکمان هەیە ئیمتیحانی وەکو منهەجەکانی کە ئیمتیحانی 20 شیتیا ئەکرێ هیمانگانە ئیمتیحانی 60 شیتیا ئەکەین یعنی عملیش و نەزەریش. باش وڵی جاران هەرێ کە وەرزش بۆیانە تاوابڕۆ بۆ خۆتان بڕاتە حەوشەکەەوە و ئینجا لەگەڵ ئەوە شاکە ئێمە
خۆتانە زانین لە زستانە سارد و سەرمایە تۆ کە نەزارێکە شەرحەکەی ئەو خوێندکارە تووشی مەلە لەبێ لە ژوورەوەوانە من هاتووم شەترەنجم بۆ کڕێون طبعاً بە یارمەتی بەڕێوە بەرمان من هەموو کاتێک ئەو پشتم پەنام بووە لە قوتابخانەکە هەچەند چوومەتە بەردەمی قەت دەستی نەناوە بەڕوومەوە بۆ هەموو شتێک چونکە لەم ساڵانی دوایە ئێمە هیچ شتێکمان وەرنەگرتووە لە چالاکی وەرزشی و دیدەوانیە هەر مامۆستا ئاڤان بۆی کردوین شەترەنجم بۆ کڕێون تووشی شەکەین بەشتی تەگە پێویستیمان هەو زیاتر من هەستام شەترەنجم بۆ کڕێون باشە شەترەنجەکە لە کاتێکا کە بارانە بێ دانیشین هەمووی بە کۆمەڵ شەترەنجەکەین یعنی وازمان لەو یاریە کۆنانە هێناوە شت شاردنەوە و ئەوانە کە کراوە ساڵانە بۆ خۆمان طبعاً وازمان لەوە هێناوە شەترەنج هاتووم شەرحم کردو بۆیان و خزۆریش حەزیان لێیەتی و هەم بۆ فکریشیان زۆر باشە و ئیسیفادیشی لێ ئەەکەن و یاریەکی بە من وایە زۆر تایبەتە نمونتەکان زیاد لەگەڵ ئێوەشە لاڕۆگیانی ئێمە لای تۆ باسێکم لەو بوو کە بزانم چۆن لەو هەموو یاری وەرزشەیە تەنها بالەت هەڵبژارد لە ڕاستیە ئەگەر باسێکی ئەوە بکەم ئەمە یەکەم جار باز لەوە بکەم کە کێ وای کردکەم بکەومە ناو واتە خولیان بۆ وەرزش هەبێ بە تایبەتی یاری بالە ئەمە سوپاسی کچی پورم بکەم لارا کە ئەو ژاردانێکی زۆر زۆر بەتوانایە ئەو پێش من ڕۆشت بوو بۆ ئەوێ و هەر ئەوش بۆ سەبەبی ئەوەی کە من ئێستا خولیان بۆ یاری بالە هەبێ و دوای ئەوەی کە 2 ساڵ هەوڵمیا بۆ فێربوون بۆ یاری بالە و حەزێکم بۆی هەبێ توانیم ببم بە یاریزان و لە چەندین شارەکانی کوردستانە یاری بکەم و دوای ئەوە ویستم کە کتێبێک دابنێم بۆ ئەوەی ئەو کەسانی کە من وەکو من خولیای فێربوونی یاری بالەیان هەیە بتوانن لە ڕێگەی ئەو کتێبەوە کە بە زمانی شیرینی کوردی نووسراوە بتوانن کە بە شێوەیەکی سادەکرا و دامڕشتووە وەکو من فێری ببن چەندێک یا بەشداریت کردو لە ئۆلۆمپیاتەکان و توانی بێتت خەڵات ڕاستی لە ماوەی 2 ساڵی یاریکردنمە تا ئێستا توانیمە لە 3 بتوڵە بەشداری بکەم یەکێکیان لە دەربەنی خان بەڕێوەچووە یەکێکیان لە سلێمانی و ئەوەی تریشیان هەر لە سلێمانی بوو و توانیمانە تیا سەرکەوتوو بین و هەنێ جاری شکستمان هێنا چکە هەموو شتێک لە ژیانە هەم شکستی هەیە هەم سەرکەوتنی هەیە بێگومان لانۆ لە دوای چەندێک لە یاریکردنت بیرت لەوە کردەوە کە کتێبێکی لەم شێوەیە دروست لە 2 ساڵێک لە دوای ساڵێک تەنها سەرچاوەکانی کە بەکارت هێناوە تەناسوود لە سەرچاوی کوردی بینەوە و تەبی بە دیاریکراوی ئەوەشم پێ بڵێ کە هیچ لایەنێک هاوکاری کردووی لە دەرکردنی ئەم کتێبەدا لە ڕاستێکە خۆم بیرۆکێکمدانا بۆ ئەوی کە کتێبێ بنووسم هیچ کەسێ هاوکارم نەبوو تەنانە جارێ هیچ قسەشم نەکردبوو لای دایکم ئەوان کە دوایی 2-3 لاپەڕی کتێبەکەم نووسی بیرۆکەکەی خۆمم پێ بەدەست لە ماڵەوە بەڵێ سەرکەوتوو بیت بابە ساعفا بابین و لای جەنابێت دوایی لەگەڵ لانوێ باز لە کتێبەکەیەکەین ئێوە هیچ هەوڵتان ناوە کە خوێندکارێکتان ئەگەر پرۆژەیەکی لەم شێوەیە هەبێ یاخود بابەتێکی هەبێ چیرۆکێک هەبێ ئێستا خوێندکارانمان بەڕاستی لە ئاستێکی باشانە هەمیان شارەزایی زمانی تریان هەیە بێت ینی پێویست بەوە ناکات چێتە دەورات توشتەوە ئایپاد و ئەنتەرنێت و ئەمانەیە خوێندکاری باشمان هەیەوە حەزیان لە بابەت و لە ئەوەیە کە شت بنووسن هیچ هەوڵێکتان ناوە مەسەلەن لە ناو خوێندکارەکانتانە بپرسن کەسێک ئەگەر حەزی لەوە بێ بابەتێک بنووسێ شتێک بڵاو بکاتەوە ئێوە وەکو قوتابخانە پشتگیری بکەن یاخود سپۆنسەری بۆ پیا بکەن یا بۆی چاپ بکەن هیچ هینێکتان لەم بابەتە کردووە ئێمە وەکو خوێندکاری بەهرەمەند هەموو ساڵێک هەمانە باشە ئێمە هەموو ڕۆژی پێنجشەممەیەک لە گۆڕەپانی قوتابخانە ئەم قوتابیە بەهرەمەندانە باسەکەین ئیبرازیەکەین ئەڵێن چاوی لێ بکەن هەموو قوتابیەک زیرەکە هەموو قوتابیەک توانای هەیە بەڵام ئەم توانایە ئەبێتۆ پاوەرێک هەبێ وایە ئەبێت تۆ پاڵپشتی بێ منش پرسیارەکەم ئەو پاوەرێ ئێوە تا چەند ئەو پاوەرە ئەکەن ئەو پاوەرە ئێمە بۆ نمونایەکی وەکو لانوجان کە هەیە تەلامان ئیسە بۆ نمونە زۆر قوتابی کەم هەیە قوتابیکی کەمێ بە ناوی شادی ئەویشە لە پۆلی هەشتا فکرەکەم پێڵێت ئایا لەسەر چی ئینووسێت من لەسەر هەر بوارێ بێ داوە لەو مامۆستای بابەتاکەم کە پاڵپشتی بێ و کە هەوڵی بۆ بە ئێمە زۆر جاریانی بەڕاستی لە ڕووی بودجەوە زۆر کەم بتوانین بەڵام لە ڕووی یعنی معنەویەکەوە کە پاڵپشتیە بین و هەتا دوان نقطە دوایەکەبین خۆی ئەوە گرنگە مامۆسایانی ئێستا تۆ خوێندکارێک بێت تەلات حەز و خولیایەکی هەبێت و معنەویان زیاتر دەفعی بکەیت و داعمی بکەیت بۆی بتوانێت بەردەوام بێت لە سەرینەکە یعنی ئێمە سوپاس بۆ خۆی گەورە ئاوێتە بوونمان هەیە یعنی ئەوەمان نییە دەرگامان کراوەیە هەر کەسێکی ئەیخینە سەر چاومان
هەر قوتابی بێ هەر دایک و باوکێ بێ هەر فکرێکی هەبێ ئێمە بە چاوان یارمەتی دەستە خۆش بێت مامۆستا بێمە لای جەنابێ جەنابن مامۆسای وەرزشیت لە ئەو قوتابخانەی گەل یعنی هیچ چاودێریەکی ئەم قوتابیانە ئەەکەی کە ئەگەریەکێک مەسەلەن جوڵی جیاوازتر بێت لە کاتی وەرزشە هەست بکەی کە ئەمە بەهرەیەکی تایە زیاتر چۆنەڵی هانی بیت و پشگیری بکەی یاخود هیچ بەرنمەیەکی تایبەت بە خۆتە هەیە لە وەکو مامۆسای وانەی وەرزش ئەوە یەکێکە لە ئیشەکانی مامۆستا کە مامۆستای وەرزش بووی ئەبێ بزانی چ خوێندکارێکە بەهرەمەندە چونکە یعنی سەراحەتەن مامۆستا لە ناو قوتابخانەیە مامۆستای وەرزش ناتوانێت یاریزان دروستکە ئەبێ ئەو قوتابی خۆی بەڵام ئەزانێت بەهرەکە بدۆزێت ئەبێ بزانی ئەوە بەهرەیەکی هەیە و تۆش لە کاتێکە کە دەورەکان ئەکرێتەوانێ هەستی ئەو خوێندکارانە بەری ئەو خوێندکارانە مەشقیان پێ بکەی زیاتر بۆ ئەوەی بیان بێ بۆ یاریکردنەکان لە نێوان قوتابخانەکانە چونکە ئەگەر وانە بێت تۆ ناتوانێت یاریزانێک یاخۆت قوتابیەک بەری کە هیچ شتێک لە وەرزش نەزانێ چونکە خۆ هەموو قوتابیەک وەرزش ناکە و یەکێکی کەش لە خاڵەکان ئەبێ هانی ئەویان بین کە خواردنی تەندروست بخۆن ینی نوویستمەوە لێو پرسم ئێوە بەنمونەیە خوێندکارێکی وەکو لانۆکە لە لاتانە ئاگاو لە سیستمی خواردنەکەشی ئەبێ ینی ڕێنمایی ئەەکەی یەکێکی لە خاڵەکانی مامۆستای وەرزش ئەوەیە هەم خەوتنی هەم خواردنی و هەم شێوازی سعیکردنی چونکە تۆ نابێ ئەو خوێندکارە ئەوەنا وەرزش بکە داببڕێ لە خوێندنەکەی ئەبێت تەوازن ڕابگری هەم لە نێوان خوێندنەکەشیا و هەم لە نێوان وەرزشەکەشیە یارمەتی ویاوە لەو کتێبەیە ئەبەت هەر خۆی بووە ئەبەت منی هیچ تیانیم پێش ئیسانە پرسیار بکە باەک پرسیاری کە بکەم مامۆستا تا چەند گرنگە کە خوێندکار بتوانێت ئەم بابەتانە بنووسێەوە بتوانم بڵای بکاتەوە یعنی ئێسامە بەڕاستی کای خوێنیتەوە من شەویش کە بینیم ینی هەم مێژووی بالیتە هەم شێوازی یاریکردنی بالیتە ینی گرنگە ئەمە لە ئێستەیە کە لانۆ هەستاوە بە ئەنجامدانیش زۆر گرنگە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەم خوێندکارە خۆی ئەو بەهرەیەتیایە و خاڵێکی زۆر گرنگیشە ئێمە ئەتوانێت خوێندکار چاوی لێ بکە خوێندکار سێری ئەو کتێبە بکە چونکە ئەو کتێبە لە توانێت هەموو کەسەکانیە بتوانێت ئەو توانایی هەبێ بتوانێت کتێبێکی ئاوا دەرکات باشە مامۆستا ئاستی کوردستان لە ڕووی وەرزش چۆن هەڵدەسەنگێنیت وەڵاهی تەسەورەکەم بەرەبەرە لەخوا بەزیابێ حەمد و سەنا بۆخوا زۆر پێشکەوتنی بە خۆیەوە بینیوە زۆر دەستخۆش مامۆستا نانوێ مۆلای تۆ کۆسار ئاماژەی بەکردناو کتێبەکە یامیش ئێستا هەر بە پەلە چایەکم پیاخشان لە سەرەتادا ئاماژەمان بەوەیە کە تۆ خولیای وێنەکێشانیشت هەیە ئەمە هاوکار بۆ بووی بتوانیت دیزایانی ئەو وێنانی کە لە ناو کتێبەکەتە هەیە بتوانیت سوود لە وێنەکێشانە ببین یاخۆ دیزاینەکانت چۆن کردو بەڕاستی ینی جوانە اینجا کۆسەر لە کتێبەکەیە لەگەڵ ئەوەی کە نووسینەوەی لانۆ خۆیەتی دیزایනිش هەل لانۆ خۆیەتی ئەمە بەڕاستی جێگەی سەرنجە چۆن توانیتە ئەم دیزاینە خۆت هەڵی بژێری لە ڕاستیە هەر هوەری شێوکاریەکەشم بۆ بە هۆکاری ئەوی کە دیزاینەکەی بکەم پێیان وتیان دیزاینەکە لەلایەن کەسێکیکەوە بۆ دەکەین ئیتر منیش وتم حەزەکەم خۆم بیکەم دیزاینەکەشی بۆی لەسەر کتێبەکە بنووسرێ دیزاین لانۆ توان ئاسنامان ئیتر لەخوا بەزییا بە دیزاینەکەشی هی خۆم سەرکەوتوو بیت زۆر سپاس خۆش مامۆستا هیچ پەیوەندیەک دروستەکەن لەگەڵ یانەکانی وەرزشیە کە ئەمە بۆ مامۆستاشە بە یانی هەردووکان دەتوانن جوابی ئەم پرسیارە بنەوە کە کەسێکی ئەوە بەهرەمەند هەبێت لە ناو قوتابخانەیە بتوانن خۆتان هەستن پەیوەندیەکی بۆ دروست بکەن لەگەڵ ئەو یانانەی کە هەیە لە شاری سلێمانیە بۆی بتوانن سوود لە بەهرەکەی وەربگرن هیچ شتێکی واتان کردووە ینی وڵاهی من چۆن مامۆستانژۆی بەڕێز ئاماژەی بەوەیە ئەم چەند ساڵە بەڕاستی قەیران بووە و یعنی دەوامیش بە دڵی خۆمان نەبووە کە بتوانین سوود لە ئەم ئەزمونە جوانانە وەرگین بەڵام بۆ نا وەڵا حەسیشەکەین من لێرەوە بیرم نەچێت لێرەوە بیرم نەچێت بەڕاستی بەڕێبەری پەروەردە سد بەناس دەستخۆشیێکی زۆرم هەیە بۆی کە ڕێزلەنانی تایبەتی کرۆ بۆ لانوجیان کە ڕۆژێک بە تایبەتی یعنی سد بەناس زۆر هاندەری قوتابی لێ هاتووە قوتابی سەرکەوتووە
ئێمە ساڵانە هەر قوتابێکمان سەرکەوتوو بێ ڕۆینە لای بەڕێزیان یعنی ئەو بۆ قوتابێکەش لانەوەزان خۆشەوەیە زۆری بەلاوە خۆش بوو بەڕاستی لانۆگیان سن ژۆگیان جەنابیش بۆ ئەو کۆمنتی بەڕێزیان چی کردووە زیاتر ئەوە لە کاتی یاریکردنە لە بینی قوتابخانەکانە ئەوە دەرئەکەوەیە کە یاریزانێک ئەبینرێک زۆر چالاکە لەویا ئەتوانرێت نەشات ئەو پەیوەندیەمان پێوە ئەکەن ئەڵێن فلانە یاریزانتان بەڵێ ئەو یاریزانەتان بەهرێکی چاکی هەیە بۆ ناڕوا بۆ فلانە نادی یاخود پەیوەندی پێوە بکە و خوێندکاریش هەستەکەم لەو کاتانەیە زیاتر دەفع بێ کە پێی بڵێن تۆ زۆر چاکی تو لێ هاتووی ئەی چۆن تەبعاان ئیتر خۆی زیاتر لەو کاتانە دەرئەکەوە خوێندکار لە کاتی یاریکردنی بینی قوتابخانەکە لانۆ لایەنەی ئەفرۆدەیتیشی وایە بەڵێ چەند ساڵە بەشداری و کردووە لەگەڵیانە 2 ساڵە مامۆستا سەنگەر یارمەتی تێ مامۆستا سەنگەر لێرۆمێ سوپاسی بکەم هەر ئەو بۆ هۆکاری ئەوی من تا ئێرە گەیشتم و بووم بە یاریزانی بالا لە ڕاستیان نەک من هەموو یاریزانەکانی تر زۆر هاوکارمانە و دووبارە سوپاسیەکەم جا ئەفرۆدی دێکێکە لەو یانانەی کە بەڕاستی پێگەیەکی باشی و خاوەنی چەندین خەڵات و بەشداریکردنە هیچ بەشداریکردنێکی ترتان لە بەردەما هەیە ینی بەشداری چالاکیە بکەن یاخۆت بتوڵەیەک بێ لە ڕاستیە بتوڵەکەمان بەم دوایانە ئەکرێت لەوانێ مانگی 6 بێ یاخود مانگی 7 هی لاوانمان هەیە و هی پێشکەوتوانیش ئەی لە موسیقا چه ئامێرە لێش ئێوەڵای گیتار و پیانۆ بەڵام گیتارەکە بە پلەیەک مۆسیقم بۆی بزانێ کامیان نەزانی کۆسەر گیتارەزانە مامۆسا بێمە لای جەنابەت لە ئێستەیە کە خۆمان نەزانیەوە 3-4 ساڵێک کە بێ کە دەسەکرێت بە ئەڵەن مانگی نۆ قوتابخانە کرێتەوە سانە هەفتەیەک 2 مانگ نییە مانگێکە کرێتەوە 3 مانگ نییە ینی وای لێ هاتووە کە هەشتەکەیت بوو بە ڕۆتینێک و هاتوۆتە ناومانە تەبیعی بۆ تۆ ئاسایی بۆ تۆ لەو کاتەیە ئەم تەلەبانە ئەم خوێندکارانە بێت چی بکەن بۆی بتوانن دانەبڕن هەم پەرە بە بەهرەکەی خۆیان بن بە نووسین بێت بە وەرزشەکان بە یاخود لاچە خوێندکارێکمانە بێ خوێندکارێکی باش بێت لە بابەتی بیرکاریە بێت لە بابەتی هەر وانەیەکی ترا بێت ڕێنماییتان چییە بۆ کات بۆ ئەو خوێندکارانە لەو کاتانەیە بیزات وەڵاهی من هەموو کاتێک کە دوای دابڕان و گەڕانەوەمان بۆ قوتابخانە ئامۆژگاریم بۆ قوتابیەکان ئەوە بووە کە خوا نەکردە ئەگەر تووشی دابڕانێکی کە بووین لەو کاتەکەت بە فیڕۆمەیە اینجا چ جای بە خوێندنەوە بێ یاخود وەرزش بێ و زوو خەوتن و زوو هەستان لە خەو ئەوەیەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە قوتابی پێویستە کات کە زوو بخەوێ و زوو هەستێت چونکە ئەو زۆر خەوتنە ئەو زۆر مانەوەی لە ناو جێگا تووشی ئاستەنگێکی زۆرە بۆ ئەکانێکیش هەروە ئەی چۆن بۆ وەرزشوانی وایە و بۆ ئینسانێکی طبیعیش ئەگەر وەرزشوان نەبێت تۆ تاقی کەرەوانە ڕۆژێک کە حوت هەستی لەگەڵ ڕۆژێک کە 12 هەستی کە چالاکیەکەت فەرق ئەکا لە بینی ئەو دوو کاتژمێرەیە طبعاً پێویستەکە کە خوێندکار کاتی خۆی بە فیڕۆنەیە جا چ بە خوێندنەوە بێ یان بە وەرزشکردن بێ و ئەوە شتێکی زۆر گرنگە باشە مامۆستا هەوڵتان نەداوە سوود لەو توانایی لانۆ وەربگرن کە بتوانێت ڕاهێنان بە خوێندکارەکانی تر بکات لانۆ بەڵێ وەڵاهی وەکو سوود لە لانۆ ببینین بۆچی چونکە وەکو ئاماژەم کرد ئەم لانۆ خوێندکاری هەشتا پاریش و ئەم ساڵی ژیاری نێوان قوتابخانەکان نەکراوە اینجا من بە ئومێدی ئەوەم کە ساڵێکی کە ئینشاءالله لانۆ بەس ساڵێکی ماوە لە لای ئێمە ئینشاءالله بەشکە یاری نێوان قوتابخانەکان بکرێ بە من و بەلانۆ حەزەکەن بڕوا مامۆستا ئەرەوەڵا ساڵێکی کە ئینشاءالله بەشکە یاری نێوان قوتابخانەکان بکرێتەوە یاری بالە بێ من هەموو ئومێدەکەم ئەوەیە ساڵێککە یاری بالە ئەنجام بدرێ بۆ ئەوەی بە من و بەلانۆ ڕاهێنەر بە قوتابیەکانی کەمان بکەین پشگیریم ئەکات ئەو لەبیر نەچێ قسە من مامۆستاکەەوە لەگەڵ منە ڕاهێنان ئەوە شانازیە بۆ من ئەگەر قوتابیەک لێ هاتوو بێ من فەخری پێوە ئەەکەم جێگەی فەخرە بۆ هەمومان لانۆگیان زۆر سوپاسانەکەین ئەم بانی عەزەتماندان هیوادارم کە توانی بێتمان ئەوەی کە هەیە باسی بکەین هیوای سەرکەوتن بۆ لانۆخە مامۆستاجیانە گەشت خۆت سەیەکی ترە هەبێ کتێبی بیکەی لێرە بۆ خوێندکارەکانت بۆ مەکتەبەکەت نمونەتان زیاد بێت ئێمە سوپاسیەوەکەی ویستم وەڵامەکەی سنجۆی بەڕێز بەجۆرێکی کە بەمەوە ئێمە گروپاتمان هەیە جگەلەوەی کە ڕۆژانە لە قوتابخانە ئامادابین بۆ هەر قۆناغێک گروپاتمان هەیە یعنی بۆ نمونە ئەگەر ڕۆژێک فرێ ئەو چالاکیە نەکەوین لە ڕێی گروپەکانەوە ئەتوانین جگە لە پیجی قوتابخانەکە هەمانە
کە سوپاس بۆخوا پیجەکەمان ئەکتیڤە زۆر گروپاتیشمان هەیە پۆلی حوت پۆلی هەشت پۆلی نۆ ئەو شتێککە ئەو ڕۆژە نتوانین ئەنجامی بین لە ڕێگەی گروپەکەەوە هەر لە ڕۆژی خۆیان ئەتوانین ئەنجامی بین و ئاشناکەین بە قوتابێت لەشتان ساغ بێ نمونەتان زیاد بێ بەڕاستی جگەلەوەی کە گرنگە خێزانەکان هاوکاری خوێنکاران بکەن یاخود ڕۆڵەکانیان بکەن دوو ئەوەندەش گرنگە کە مامۆستایان بەڕێوبەران بتوان هاوکاری خوێنکاران بکەن و نمونەتان زیاد بە سەرکەوتو بیلانۆگیان ژۆگەر جەنابیشە قسەیەکت ما بێ بۆ خوێندکارەکانم بۆ لانەوە هیوایی سەرکەوتن بۆ خوێندکارەکانم ئەخوازم بە تایبەتی قوتابخانەی گەل و بە تایبەتیش لانۆگیان و ئینشاءالله سەرکەوتوو بن لە هەموو بوارەکان نەک هەر وەرزشەکان سەرکەوتو بن لەگەڵ ئێوەش دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ مامۆستا نژۆ عەلی قادر مامۆسای وەرزش لە قوتابخانەی گەل لانۆتوانە خوێندکار و مامۆستا ئاڤان عەلی بەڕێوەبەری قوتابخانەکان بەیانێ لەگەڵماندا زۆر زۆر سپاس خۆشحاڵ بووین بەڕێزم.